دوجار گەلی کورد لەو وادەی دیاری کردبوو ڕاپرسی بۆ سربەخۆیی کوردستان ئەنجامدا. لە دوای کاتژمێر 8 بەیانیەوە لە شاری سلێمانی هاوڵاتیان ڕۆژنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ دەنگدان بۆ جیابوونەوە لە عێراق و ڕاگەیاندنی سربەخۆیی. دەنگدەرانیش هیواخوازن ریفراندۆم کۆتایی بە بەسەڵەکی سیاسی و ئابووری بهێنێت و ببێتە هۆی بەدیهێنانی خواستی خەڵکو و دەنگەکانیان بۆ سربەخۆیی بوو بێت نەوەک بۆ مزادەی سیاسی بەکار بهێنرێت. وڵی ئەگەر ڕاست بێ بۆ سربەخۆی کوردستان گومانە هەیە لە ڕاستی کوردستان. بەڵێ بەتەکیت هیوادارم وڵاتێکی سەقامگیر، وڵاتێک خەڵکەکەی ئیسراحەتکە، ئەوە وەزع نییە خەڵک هەمووی لە ئاخنکە لە دەرەوە، ئەوە حاڵ نییە و خەڵکی تیا ئەشی. داوامان لەسەر کردایەتی کورد هەیە ئەم ڕۆژەی بیر نەچێت کە خەڵک هەمووی هاتۆتە دەرەوە بۆ دەنگدان و ئەوە غەڵەتە ئەگەر بەرژەوەتی کوردی تیانە بێت. ئیتریشاءڵڵا ئەم کەم و کەسرێکە هەیە لە وڵاتەکان نەمێنێ و بێ وڵاتێکی سربەخۆ و ئارام و هێمن و بێ کێشۆ مەشاکیل بین و لە پارێزگای سلێمانی ژمارەیەکی زۆر هاوڵاتی بەهۆی نەگەڕانەوەی ناوەکانیان لە سەرەتای ئەنجامدانی پرۆسەکەوە گرفتیان بۆ دروست بوو. ئەم کێشەیەش تەنها لە پارێزگای سلێمانی هەبوو. کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانیش دەڵێت گرفتەکە لە هاوڵاتیان خۆیان بووە کە هەفتەیەک بەر لە ئێستا ناوەکانیان لە بنکەکان نەدۆزیوەتەوە. بەپێی ئامارەکانیش لە سنووری پارێزگای سلێمانی 510 بنکەی دەنگدان بۆ ئەنجامدانی ڕاپرسی کرابوویەوە. ژمارەی دەنگدەرانیش لەو سنوورە 2,700,000 دەنگ بووە. زۆربەی هاوڵاتیان کە سەردانی ناوەندەکانی خۆیانەکەن دەنگەکانیان نییە یان گۆڕانکاری لە کراوە لە ناوەندێکەوە بۆ ناوەندێکی کە هاوڵاتی پێی نەزانیوە. ئەمە خۆی ئەم بابەتە دوو لایەن خەتابارە، دوو لایەن سەبەبکارە. یەکەم هاوڵاتیە کە لە کاتی خۆیان ئێمە ماوەیەکی یاساییمان دەستنیشان کرد بۆ هاوڵاتی، وتمان هاوڵاتی بەڕێز لەو کاتێک کە ئێمە ماوەی کە دیاریمان کردو سەردانی ناوەندەکان بکەن بۆ دڵنیابوون لە ناوەکانتان یان بۆ نەقڵکردنی ناوەکان یان بۆ ئیزافەکردنی ناوەکان هاوڵاتی بە ژمارەیەکی کەم هات بە دەنگمانەوە. لایەنێکی کەی سەبەبەکەی ئەو ماوە کورتەیە کە ئێمە خۆمان تیا ئامادە کرد. هەرچی بێت ئێستا کورد لە بەردەم تاقیکردنەوەیەکی گەورەدایە. ڕەنگە بچووکترین هەڵە لەنگەری کەشتیەکەی خوار بکات. بۆیە لە هەموو کات زیاتر ئێستا پێویستە گرفتە نێوخۆیەکان چارەسەر بکرێن و مەترسیەکان بڕەوێنرێنەوە. ئەم پەنجەیەی کە ئەمڕۆ هاوڵاتیان خستیانە نێو مەرەکەبەوە هیواخوازن بۆ سربەخۆیی کوردستان بوو بێت و هیچ ئامان جومەبەستێکی تری لە پشتەوە نەبوو بێت. داواکاریش بوون لە سەرکردایەتی کورد کە لە دوای ریفراندۆمەوە هەنگاوی ئەرێنی بنێ بۆ چارەسەرکردنی کێشە دارایی سیاسیەکان لە باشووری کوردستان. ڕامێ عوسمان کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.